بەناوی ئەنجومەنی سەرکردایەتی و هەروەها سەرۆکی کۆمەڵی دادگەری ئێمەش پیرۆزبایی یەکەین ناخوشکانی بەڕێزمان لە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە الحەمدوللا توانیان جوودێکی زۆریان سەرف کرد کە ئەم بینە قەشەنگ و جوانە دابین بکەن و بۆ ئیشی و کاری خۆیان کە دیارە وەکو جەنابتان دەزانن ئەمە ئەرکێکی قورسە وە کولفەیەکی زۆری ویستووە، بەڵام الحەمدوللا ئەوەندەی ئێمە ئاگادارین زیاد لە 4 ساڵە ئەم خوشکە بەڕێزانە ئەم بەرنامەیان هەیە. بە ناوی بەرپرس و کارگێڕ و ئەندامانی سنووری مەڵبەندی سلێمانی دەستخۆشی و پیرۆزباییمان هەیە بۆ کردنەوەی ئەم بنکە نوێیە کە تایبەتە بە لقی خوشکانی سلێمانی ڕێکخراوی خوشکان. دیارە هەموو ڕێکخراوەک و هەموو دەستگایەک پێویستی بەوە هەیە شوێنێکی تایبەت بە چالاکیەکانی خۆی هەبێ. پێشتر ڕەنگە ئەم لقا چالاکیەکانی فراوانتر بووە لەوەی کە لە شوێنێکی بچووک جێگای بێتەوە. ئێستاکردنەوەی ئەم بارەگایە و لەم شوێنەدا دیارە مەجالکردنەوەیە بۆ زیاتر کار و چالاکی و ئیشکردن. ڕێکخراوی خوشکان بە تایبەتی لقی سلێمانی چی بەرپرس و چی ئەندامانی ڕۆڵێکی بەرچاو و کاریگەریان هەیە لە سلێمانیدا لە کار و چالاکیەکانی مەڵبەنددا. دیارە ئێمەش بۆ قۆناغی داهاتوو بە تایبەتی وەکو مەڵبەند هەمانگێکی زیاتر و بەیەکەوە دەستبارە بین بۆ ئیش و کار. دیارە ئەمڕۆ کردنەوەی بینای لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە باوکاری خێرخوازان و هیمەتی خێرخوازان توانیمان بینا دابین بکەین بۆ ئیش و کارەکانمان کە دوای فەزلی خوای گەورە و ڕەحم و بەزەی خوای گەورە بەسەر بەندەکانی خۆیان دیارە هەموو ئینسانە بۆ مێردەکانی خۆیەکە دیارە بیرۆکەی کڕینی بینا بۆ لقی خوشکان و بۆ ئیش و کارەکانمان بیرۆکەیەک بوو دەمێک گەڵاڵە بوو دەمێکە گەڵاڵە بۆ لای لقی سلێمانی، بەڵام نەتواندا بەنجامکردن، بەڵام لە ئێستادا باوکاری خێرخوازان توانیمان بینادا بکەین بۆ ئیش و کارەکانمان بۆ خزمەتکردن بە چینی ئافرەتان و گەشەدان بە بواری ئافرەتان لە هەموو بوارێکدا، چی بواری منداڵان و گەشەکردنیان، چی بواری خوشکان و پەرەپێدان بە کار و کردارەکان و بیر و بۆچوونەکانیان چووی خزمەت بە مناڵی بێ باوکان.